فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە گوێرەی ئەو پەیڕەوانە بۆ جێبەجێکردنی مادەکانی چاکسازی دیاریکراون سەرقاڵی جێبەجێکردنی یاسای چاکسازین. جێبەجێکردنی یاسای چاکسازی جگە لە یاسا پێویستی بە ڕێکەوتنی سیاسیش هەیە. ئەو مادانە یاساکە لە بەرژەوەندی هەندێک لایەنی سیاسی و کەسایەتی سیاسیش نییە، ئاستەنگی هەیە، بەتایبەت لە وەزارەتی پێشمەرگە و چەند وەزارەتێکی دیکە. سەرۆکی فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان پێی وایە لەگەڵ نزیکبوونەوەی وادەی هەڵبژاردن ئەو ئاستانگانەیان هەیە، ژمارەیەک بازرگانی سیاسیشان ڕێگرن، بەڵام پێکێنانی ئەنجومەنی باڵای چاکسازی و سندوقی داهاتەنەوتیەکانیش هۆکارن بۆ خێرا جێبەجێکردنی چاکسازی لە سەرجەم سێکتەرەکان. ئەگەر پرۆژەی چاکسازی جێبەجێ بکرێت تەنیا موچە و بوجە نیە و خانەنشینی نییە، ڕاستە ئەمە هەنگاوێکی گەورە و گرنگە کە ئاستەنگەکان بە بڕوای من ئەوەیە هەڵبژاردن لە بەرمانە و ئەتوان بڵێم ئەم هەڵبژاردنە کاریگەری دروستەکان لەوەی کە نانوێ دڵی کەسیان لێ بێشێ بۆیە ئەمە ناکەن. دووهەمیان هەر سەرۆکی حکوومەت لەناو پەرلەمانی کوردستانەدانی بەوەدانا ئەگەر سنوورەکان کۆنتترۆل بکرێ و نێ هەڵڕێ قاچاقچێتی و گەندەڵیتیا بکرێت. ئەم ئەنجومەنی باڵای چاکسازی کە یەکێک بۆ لەو بڕگانی کە بزوتنەوەی گۆڕان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان واژۆی لەسەر کردووە کە ئەبێ ئەو ئەنجومەنە پێک بێ بەداخەوە کە تا ئێستا پێک نەهاتووە و ئێمە جەختەکەینەوە لەسەروی کە گرنگە ئەو ئەنجومەنە پێک بێت چونکە تەنیا یاسای چاکسازیەکە یاسای ئەوەی جاریکێڵێ موچە و خانەنشینی نیە بۆی لە سێکتەرە جیاوازەکانی کەش ئیشی لەسەر بکرێ و چاکسازی ڕاستەقینە بکرێ. ئەنجامدانی چاکسازی لە سەرجەم کارتەکان کارنامەی سەرەکی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە. ئاستەنگ و ڕێگری سیاسیش زۆرن، بەڵام ئەو ئاستەنگانە نەبوونەتە هۆی ڕاگررتنی چاکسازی، چونکە ئیرادەی حکوومەتی هەرێمی کوردستان لەو ئاستەنگانە بەهێزترە. لیژنەی دەستپاکی پەرلەمانی کوردستان دەڵێ ڕێگریە سیاسیەکان هۆکارن بۆ سستی جێبەجێکردنی مادەکانی چاکسازی. ڕێگیری هەنا بەس ئیرادەکە پێسترە، ئیرادا حکوومەتی و هاوڵاتین هەرێما کوردستانی زۆر پێسترە کو ببیتە ئاستانگ چاکسازی نایدەگرن، بەس ئەمشین بژین ئەو ڕێگیری دەشێت بیتە بڕێک تەخیرتر بکات پرۆسەکێ، بەس بێگومان بەردەوامبوون و حکوومەتی سەر چاکسازیە و پشتیوانیکردنا هاوڵاتین هەرێما کوردستانی بۆ چاکسازیە دەبیتە خاڵێکە هێز و بەرنامەی چاکسازی حکوومەت هەرێما کوردستانی سەر بکەوێت. هەندێک جار هەندێک کەس کە خاوەنی بەرژەوەندی تایبەتی خۆیانن بوونەتە ڕێگریش لە بەردەم ئەم چاکسازیانە. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە وتارێکیدا لە کۆنفرانسی نێودەوڵەتی تیدێکس نیشتیمان ڕایگەیاند هەندێک جار هەندێک کەسی خاوەن بەرژەوەندی تایبەتن و ڕێگری لە ئەنجامدانی چاکسازی دەکەن. ئەمە لە کاتێکدایە حکوومەتی هەرێمی کوردستان جگە لە جێبەجێکردنی یاسای چاکسازی ئێستا لە سەرچاوەکانی دادوەک نەوت و خاڵە سنووریەکان و کەرتەکانی دیکە دەستی بە چاکسازی کردووە. ئاستەنگە سیاسیەکانیش زۆرن، بەڵام ئیرادەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاستەنگەکان بەهێزترە و ڕۆژ دوای ڕۆژ بەرهەمی چاکسازیەکان زیاتر دەبێت. وشمان ساڵح کوردستان 24 هەولێر.